وەڵێ ئازان و خۆشەویستانم تەوەری سێمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر نەشتەرگەری گۆڕینی لووت. ئێمە ئەمڕۆ زانیاریەکی ورد لە کەسی پسپۆڕ و شارەزای بوارەکەەوە وەردەگرین بۆ ئەوەی دەگوازینەوە کە ئەو نەشتەرگەریە چۆنی دەکرێت و مەرج و ڕێنماییەکان چین. بۆ مەبەستە زۆر بەڕێز دکتۆر کاروان دەرگەڵەیی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی سۆرانمان لەگەڵ. دکتۆریان سڵاوی خوارد لێبێ، سڵاوێکی گەرم بۆ بەڕێزتان. سەرەتا سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی لە سۆرانەوە لەگەڵمانی. پێم خۆشە بزانم لەبارەی نەشتەرگەری گۆڕینی لوتەوە پەیام و قسەی جەنابتان سەرەتاوەکو دەواازەیە بۆ تەوەرەکەمان چییە؟ بەڕێزراوە تۆش لە هەموو بینەرانی بەڕێزیش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. نەشتەرگەری گۆڕینی لوت بڵێن نەشتەرگەرێکە بۆ دووبارە بنیاتنانەوەی بەشێکی لوتە لە کارانجامی هەر هۆکارێکە زەرە بگەینێتن بە لوتی کەسەکە ئەوە بەشێک لە لوتی لەدەستداتن هۆکارەکە نەخۆشی شێرپەنجەوە نەبێ یاخود هۆکاری بریندار بوون بە چەند هۆکاری بڵێن هەر هۆکارەکە بتەوە بریندار بوون. نەشتەرگەریەکە بە خۆشحاڵیەوە دوونێ لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران یەکەم دەرکە لەو دەڤەرە لە قەزای سۆران ئەو جۆرە نەشتەرگەری ئەنجام درێتن. ئەوەش هەر لە درێژەوە هەوڵ و تەخەلانەیە کە بەڕێز پزیشکە پسپۆڕەکانی جوانکاری و ڕێککاری هەوڵدەدەن بۆی زیاترین خزمەت بە خەڵکی دەڤەرەکە بگەینن. ئەو نەخۆشە بەهۆی توشبوونی بە شێرپەنجەی پێست کە لە لوتیەوە ڕوودا بوو بەهۆی ئەوەی کە زەریرەشی زۆر بەر ئەو بەشی لوتی بگاتن. نەشتەرگەرکەش بە شێوەیەکی گشتی بە دوو قۆناغەکرێتن. قۆناغی یەکەم خایانکردنەوەی ئەو شوێنەیە کە لەو شانە مردوانە و لەو خانە مردوانە یاخود لەو بەشەیە کە تووشی شێرپەنجەکە بۆ پاش ئەوەی کە ماڵی نزیکەی 2 هەفتە بڕین ئەدرێتە نەخۆشەکە بۆ ئەوەی شوێنەکەی حاضر بکرێتن لە نەشتەرگەری دوم کە ئەویش پاش 2 هەفتە ئەکرێتن بە چاندنەوەی ئێسک و پێستی نوێ لە شوێنی هەڵگیرە. زۆر باشە کاک زۆر، ئایا ئەم نەشتەرگەریە تا ئێستا لە کوردستاندا ئەنجام دراوە یاخود ئەمە بۆ یەکەمین جارە و کا بەڕێزت ئەنجامێدەی؟ ئەنجام دراوە، بەڵام وا بۆکە زیاتر لە شارە گەورەکان بۆ نمونە لە سنتەری پارێزگاکان زیاتر ئەو جۆرە نەشتەرگەران بە تایبەتی لە نەخۆشخانەیەکی حکومی. بەڵام خۆشبەختانە لە سنووری قەزای سۆران کە قەزای سۆران شەم ولاکەزانن قەزایەکە کە وەکو ناوەندی 4 قەزای دیکەیە بۆ قەزای ڕەواندز و مێرگەسۆر و چۆمانیش هەر ڕێگاکەی دێتە ئەو قەزایە بۆیە مایە خۆشحاڵی ئێمە بوو کە دوێنێ پزیشکە پسپۆڕەکان بە تایبەتی بەڕێز دکتۆر کە پسپۆڕی جوانکاریە ئەو جۆرە نەشتەرگەری ئەنجامدا. کەواتە کاک دکتۆر ئەم نەشتەرگەریە تەنها پێویستی بەوەیە کە پسپۆڕی جوانکاری لوت و قورب و گوێ بێت یاخود پێویستی بە پسپۆڕێکی دیکە هەیە یاخود بە تیم ئەم نەشتەرگەریە ئەنجامەدرێت؟ خۆی زۆربەی کاتەکان بە شێوەی تیم ئەنجام دێتن. پزیشکی پسپۆڕی لوت و قورب و گوێ کە نەشتەرگەری لوت و قورب و گوێ توان بڵێن هەروە پزیشکی پسپۆڕی جوانکاری و ڕێککاری بەیەکە وەکو تیم ئیشەکەن، بەڵام زیاتر کارەکە پزیشکی جوانکار و ڕێککاری بڵێن ڕێککارەکان ئەگرێتە بەر. بەڵێ ئەگەر لوتێک تووشی شێرپەنجە بوو بێت ئایا تەنها چارەسەری نەشتەرگەریە یاخود بە دەرمانی کیمیایی ئەتوانرێت چارەسەر بکرێت؟ خۆی شێرپەنجەی لوت لە چەند شوێنێک ئەگرێت. زۆر جاری وایە کە زۆر باوترینیان ئەوەیە شێرپەنجە لە پێستی لوت ڕۆ ئەداتن کە ئەوەش بە جۆرەی پلەی شێرپەنجەکەی واتە قۆناغی شێرپەنجەکەی ئەگەر لە قۆناغە سەرەتایەکان بێتن زۆر جاری وایە تەنها بە لێکردنەوەی ئەو بەشە بچووکەی شێرپەنجەی گرتووە هەروە بە بەکارهێنانی چەند دۆزێکی یاخود چەند جەرسێکی چارەسەری کیمیایی حاڵەتەکە چارەسەر دەکرێتن. جاری وا شێ پێویستی بە چارەسەری تیشکە بێتن، بەڵام کە جۆرەکە زۆرێکی بۆڵێن کوشندە بوو ئەوە زۆر جاروێ نەشتەرگەریەکە درێژەشیش بۆ قوڵایی لوتەکە ئەگاتە کڕکراگە و ئێسکی لوت لەو حاڵەتێدا پێویستی بە نەشتەرگەری گەورانی وەکەوەی کە دوێنێ لێرە ئەنجام درراوە. کەواتە جۆرەکانی وەرەمی لوت چین کامانن کە پێویستیان بە نەشتەرگەریە؟ ئایا بەو نەشتەرگەریە ئەو وەرەمە چارەسەرە بێت؟ خۆی وەکو باس کرد ئەو نەشتەرگەریە بڵێن بە جێرە قۆناغی وەرەمەکە گۆڕێتن. ئەگەر وەرەمەکە تەنها لە پێست و لە چینەکانی پێست بوو ئەو تەنها بە نەشتەرگەریشی بچوو تەنها ئەو وەرەمەکە هەڵگیرێت و بە چارەسەری کیمیایی لە قۆناغی دوم چارەسەر بێتن. بەڵام ئەگەر وەرەمەکە قوڵتر بوو یاخود وەرەمەکە لە ئێسک یاخود لە کرکراگەی لوت هات یاخود لە ماسوولەکان ئەو ماسوولەکانی کە لە ناو لوت هەن لێ هات ئەو لەو کاتەدا پێویستی بە نەشتەرگەری گەورەتر و لەو حاڵەتەشدا وەکو باسم کردانەیە پێویستی بە نەشتەرگەری ڕێککاری هەبێتن. چونکە ئەو نەشتەرگەریە کارین ڕێککاری دووبارە بنیاتنانەوەی بەشێکی لوتەکە پێویستە
هەڵبگیرێتن بۆ چارەسەرکردنی نەشتەرگەریەکە. ئەی ئەگەر لوتێک بە تەواوی تووشی وەرم بوو بێت ینی هەمووی سەررجەم لوت یاخود لوتێک هەندێک کەسە بینین کە بەداخۆ بەهۆی سووتانەوە بە تەواوی لوتیان لە دەستیانە ئەو کاتەیەوە دەتوانن چۆن ئەم لوتە دروست بکەن و نەشتەرگەریەکی جوانکاری بۆ بکەن ڕێگەکانی دروستبوونی ئەم لوتە و نەشتەرگەری ئەم لوتە چۆنە بێت؟ وەکو پێشتریش باسم کرد نەشتەرگەریەکە بە خۆناغکردن لە سەرەتادا پێویستە بەوەی کە شوێنەکە خام بکرێتەوە دوای ماسوولەکانی بۆ بچێندرێتەوە دوای پێستەکەی بۆ بچێندرێتەوە لەوانێت جاری وا هەیە بە چەند قۆناغێکی بە دوو قۆناغ یاخود بە سێ قۆناغیش پێویستە نەشتەرگەریەکە ئەنجام بدرێت بەڵام کە ئەمارین دووبارە بنیاتنانەوە مانێ ئەوە نییە لوتێکی تەواو 100% ئەو لوتەی کەونێتی یاخود چاندنەوەی لوتی کەسێکی بۆ کەسیشکە نەخێر نەشتەرگەریەکە عیبارەتەوەی کە ئەتوو مثلا پارچەیەک گۆشت لە سەرەتادا ئەچینەوە دواتر پێستەکەی ئەچینەوە ئەتوانین برێن ڕێکخستنەوەی کە شوێنەکەنەوە دووبارە دروستکردنەوە ئەتوانین بۆ زارەوە زیاتر باسکەین نە دووبارە دروستکردنەوەی کە هەندێک ئۆرگانی دیکە بڕین وڵاکە ئەگوازرێتەوە بۆ نمونەکە گورچێکە ئەو گواستنەوە نیە تەنها ڕێکخستنەوەی یان دووبارە بنیاتنانەوێ نەک گواستنەوە. ئەم جۆرە نەشتەرگەریە تەنها بۆ لوتێک دەبێت کە تووشی وەرم بوو بێت یاخود هەندێک کەس کە بە مەبەستی جوانکاری نەشتەرگەری لوتی دەکات یاخود لوتێک کە بە تەواوی شکێنراوە کە کۆڵەکەی لوتی لارە ئەیام نەشتەرگەریە تەنها بۆ ئەوانە دەبێت کە تووشی شێرپەنجە بوون یاخود بۆ بەشەکانی تریش وەکو شکایی کە باسمان کرد ئەتوانرێم نەشتەرگەری ئەنجام بگەێنرێت؟ نا جۆرەکانی تکەی نەخۆشیەکان بۆ نمونە شکانە یاخود کەسێک هەلک زگماکەوە شێوەی لوتی ناڕێکە ئەو پێویستی بۆ جۆرە نەشتەرگەری نییە کە تو دووبارە بڕێن بنیاتنانە ئەوە تەنها بۆ جوانکاری لوتی بۆ بکرێتن بۆی کە ئەو خواریەکە لە ئێسکەکەیدا هەیە ئەو ناڕێکێکە لە کرکراکەکەیدا هەیە یاخود لە قەبارەی لوتەکەیدا هەیە تەنها دەستکاریکردنی ئەو شوێنێ بەڵام ئەوە پێگوترێ زیاتر وەکو نەشتەرگەری جوانکاری برندێتە پێشنەوە وەکو نەشتەرگەری دووبارە بنیاتنەوە ئەوانەی کە لە کاتی وەرم و شێرپەنجە و ئەو حاڵەتانە کە پێویستە کاتن ئەوانە وەکو باسم کرد دووبارە بنیاتنانەوە یا وەکەوەی کە چۆن بینایەک دروستەکەی ئەوش بە هەمان شێوەیە. زۆر باشە کاک دکتۆر ماکەکانی ئەم نەشتەرگەریە چین؟ ئایا لە دوای ئەنجامدانی نەشتەرگەری لوت ئایا ئەو لوتانەش هەر بە هەمان شێوەی لوتێکی ئاسایی ئەتوان کاری خۆیان بکەن؟ بڵێ خۆی ماکەکان وەکو هەر جۆرە نەشتەرگەریشتکە مەسەڵەن کەسەکە لەوانێت تووشی هەر ماکێک بێتن بۆ نمونە لەوانێت تووشی هەوکردن بی لەوانێت تووشی خوێنبەربوونی دوای نەشتەرگەری بی لەوانەیە جاری وایە مەسەڵەن ئەو مەبەستی کە تۆ هەتا 100% نایەتێ جێ بۆ نمونە شێوەکەت وەکو 100% وەکو کە پێویستە نایەتێ جێ لەوانەیە تووشی ماچی نەشتەرگەری دوای نەشتەرگەری بکە لە شوێنی نەشتەرگەریەکە بڕێن پاڵەیەک شتێک دروست دەکاتن هەموو ئەوانە باون لەوانەیە ڕوو بدەن بەڵام هەر نەشتەرگەریشکەش ئەوە ماک ئەوەی لەوانەیە ڕوو بداتن بەڵام ئەوەی کە ئەتوو لەسەر کەسەکە ئەوەستێتن بۆ نمونە چەند خۆی پارێزیتن چەند دوای نەشتەرگەریەکە بۆ نمونە زەبربەر لوتی نەکەویتن مثلەن پیس ڕای نەگری خایەن ڕای بگریتن دای بپۆشیتن بەوەی تووشی ئەو ماکانە نەبێت. بەڵام کاک دکتۆر بەس لەوە دەکەن کە ئەوانەی کە جوانکاری بۆ لوتیانەکەن یاخود نەشتەرگەری بۆ لوتەکەن تەڕایەک لە لوتدا هەیە وەکۆی کا تووشی هەڵامەتە بی ئاوی لوتێت کە ئەمەش دوجارە سوود بەو مرۆڤ دەگەنێت باز لەوە دەکرێت کە ئەو کەسانەی کە نەشتەرگەریە خۆ جوانکاریان بۆ لوتیان کردووە ئەم تەڕایی لوتیان نامێنێت دوجار ئەمە چ زیانێک بۆ کەسە دەگەێنێت؟ بخۆی لوت وەکو ئۆرگانێکە لە جستەی مرۆڤدا هەیە باوە دروست کردوین کە مثلا هەتا ئەو مۆی لە ناولوتیشەیە ئەو تەڕات لە ناوتی هەریەکە و وەزیفێکی هەریەکە و بە فەرمانێک هەڵەستێتن لە ناولت بۆ نمونەکە مۆکار لێ ناگەڕێتن تۆز و خۆڕ یاخود تەنەرکە بێگانە مثلا یاخود تەنەوردە تەنەکەکان بێنە ناولوتت ئەو شێداری واکاتن ئەو هەناسی هەڵێ مێژی هەناسیش شێدار بێتن کەسیەکان باشتر استفادە لێەکەن هەروەها ڕێڕەوی هەناسەکەش بە کراوەی دێڵنەوە بەڵام ئەو تەڕایەتیە کە دێتن ئەوانە ڕژێنیان هەیە بەخۆی لە ناولوت جاری وایە کە لە ئەنجام نەشتەرگەری کە ڕژێنەکان داونێ هەندێک کاریگەری بەڵام زۆربەی کات ماکە بڕن کە شیبوونەوەی ناولوتە کاتیە بە تێپەڕبوونی کات بەخۆی نەخۆشەکە ساکە بێتەوە ئەگەر ئەگەر بەردەوام و پێویستە کەسەکە ناوە خەترە بەکاربێنێتن لۆی ئەو لەسەر ئەو کاریگەری لەسەر نەمێنێت.
ئەنجامدانی ئەم نەشتەرگەریە چەند کاتی پێویستە؟ ئایا لە نەشتەرگەری بڵێن ئەگەر هەر جوانکاری لوت بێت یاخود بە شێوەیەکی گشتی چاندنەوەی لوت بێ بە تەواوی چەند کاتی دەوێت و جیاوازی چۆنە لەگەڵەوەی کە کەسێک کە جوانکاری لوت دەکات؟ ئەو نەشتەرگەرانە کاتێکی زۆربەی کات لە سەروی 3 ساعات پێویستی بە نەشتەرگەری بۆ کەسەکە ئەنجام بدرێتن. جاری وایەت بۆ جوانکاری لوت ئەگەر کاریگەری کەس کەم بێ سەر وتەکە لەوانەیە بە ساعات و نیوەک نەشتەرگەریەکە ئەنجام درێ، بەڵام لە کاتی ڕێخستنەوەی لوت و بنیاتانەوەی لوت ئیشێکی قورستری ماوەیەکی درێژتری بێت لە ئەنجامدانی نەشتەرگەرەکە کە لانی کەم سەروی 3 ساعات. کەواتە ئایا دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە تا چەند گرنگەکە ئەو نەخۆشە متابعە بکرێت بۆ ئەوەی بزانرێت کە ماکەکانی نەشتەرگەریەکە دەردەکەوێت یاخود ئایا ئەم نەشتەرگەریە تا چەند سەرکەوتوو بووە؟ خۆی وەکو باسم کرد هەر نەشتەرگەریشکە پێویستە نەخۆشەکە بە تایبەتی لە ماوەی نزیکی مانگ تا 2 مانگی دوای نەشتەرگەریەکەش بەردەوام سەردانی فیزیکەکەی خۆ بکاتن و دڵنیابێتەوە لەوەی کە دەرەنجامەکانی نەشتەرگەریەکە دەرەنجامی باش و سەرکەوتوو بوون. وەکو باسم کرد جاری وە هەیە هەڵەیەک لە نەخۆشەکە ئەبێتە هۆکاریەوەی کە ماکێکی خراپ ڕووداتن پێویستە کەسەکە بەردەوام سەردانی فیزیکەکەی خۆ بکات بۆ وەرگرتنی ڕێنمایی و هەروە لە کاتی ڕوودانی هەر ماکێکی نەخوازراویش ئەگەر چەند زووتر هەست پێ بکرێت چارەسەری ئاسانترە لەوەی کە دوا بکەوێت. زۆر باشکە دکتۆر هۆکار چی بوو کە ئەنجامدانی یەکەم نەشتەرگەری لەم جۆرەیە لە سۆران ئەنجام درا بۆ لە هەولێر ئەنجام نەدرا یاخود لە سلێمانی بۆ ئەنجام نەدرا بۆ ئەم نەشتەرگەریە برایە سۆران و لە سۆران ئەنجام درا؟ بەڵێ تەمەن ئەو مایشە نازیێ بۆ ئێمە چ وەکو بەڕێبەرایەتی نەخۆشخانەی ئاشتی و وەکو دەڤەرەکەش بە شێوەیەکی گشتی چکە بەڵام ئەنجامدانی نەشتەرگەریەکە بۆ ئەو بچکە داوامی فیزیکەکە هەر لەو نەخۆشخانەیە لە نەخۆشخانەی ئاشتی گشتی لە سۆران هەروە کەسی توشبوش کەسە نەخۆشەکەش بە هەمان شێوە کەسێکە کە خەڵکی ئەو دەڤەریە واتە خزمەتەکە تەنها لەو بۆ کەسێک بوو کە لەو دەڤەری بۆ ئەوە نەبڕێن پێشتر نەخۆشەکە لە شوێنیشکە هێنەرابێت ئەو نەخۆشخانەیە نەخێر ئەوکو نەخۆشێکی ئاسایی کە سەردانی ڕاوێژکاری کرد و پزیشکەکە تەماشای کرد و بینیوێتی و دواتر بڕیاری نەشتەرگەریەکە درا و کەسوکارەکەی ڕازی بوون و نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام درراوە. زۆر باشە دکتۆر جەناب تاوەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی سۆران کۆی یانبوونە ئاستی خزمەتگوزاری و پێشکەشکردنە تەندروستیەکانتان بۆ دەڤەرەکە و بۆ سنوورەکە چۆنیە و تا چەند هاوڵاتیان سوود لە تەواوی پێداویستە تەندروستیەکانی نەخۆشخانەکەیەوە وەردەگرن وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی؟ بڵێ بە خۆشحاڵیەوە نەخۆشخانەی ئاشتیەکە کە لەو نەخۆشخانەیە کە لە نوێوە لە بەفەرمی لە مانجی 2014ەوە کراوەتەوە کە بینایەکی نوێ نەخۆشخانەیەکی 100 پەروێرەیە ئەتوان برێم زۆربەی و ئامێرانی کە پێویستن بە نەخۆشخانەیەکی گشتی بەڵام ئەمە دەبێت ئەوەی ڕوونکرێتەوە کە نەخۆشخانەی ئاشتی نەخۆشخانەیەکی گشتیەوەتە زۆربەی بەشەکانی تێداگرێتەوە بۆ نمونە تەنانەت بەشی قەستەرە و نەخۆشیەکانی دەریش لەو نەخۆشخانەی هەیە بەڵام لەوانەیە ئاستی ئەو خزمەتگوزارانێکەمە پێشکەشەکەین کە باسی نەخۆشیەکانی دڵەکەین وەکو ئەوەیە کە لە سنتەرە تایبەتەکانی دڵ ئەکرێت یاخود کە باسی پزیشکی سپۆری ئەسکەکەین وەکو ئەوەیە کە لە نەخۆشخانەیەکی تایبەتی ئەسکەکرێتن چکە ئەو نەخۆشخانەیە گشتیە کاتە ئەتوان برێم لە هەموو بەشەکان خزمەتگوزاری هەیە و پێشکەشەکەن. زۆر جار لەوانەیە گرفتەکە لەوەی بی خەڵک گلەی ئەوەی بکە بڵێن وڵا ئەو عادی مادام نەخۆشی دڵە بۆ ڕەوانی هەولێرەکەیان ڕەوانەی سنتەرێکی پسپۆرترێکرێتن بەڵام ئەو دەیتوانێت ئێمە ئەوەیە شتە بڵێن گرنگەکان ئەنجام بدەین بۆ نەخۆشەکان وەکو باسم کردتەنانەت لەو نەخۆشخانەیە قەستەرە و شەبەکۆباڵۆن ئەنجام بدرێتن بەڵام بەداخەوە نەشتەرگەری کرانەوەی سینگمان نییە کە نەشتەرگەریەکە نیە لەبەر ئەوە نییە کە بڵێن شوێن نەبێ بێنانە بێتن بەڵام وەکو باسم کرد کە تۆ لە شوێنێک هەموو کارەکان ئەنجام دێ لەوانێ قورسبی بتوانی بە وردی بچێ ناو ورترین حاڵەتەکانیش بۆیە ئەو وەکو بەڕێبەرایەتی نەخۆشخانە ئەتوانم بڵێم تا ئاستێکی زۆر باش ڕازین لە خزمەتگوزارانی پێشکەشەکەن هەرچەندە زۆر جار گلەی و گازندە ئەبێ خەڵک مثلەن قسەی خۆی ئەبێتن ئەوەش ناحەق نیە چکە وەکو باسم کرد کە لە مانجی 2014 نەخۆشخانە کراوە لە گەرمەی شەڕی داعش و لە گەرمەی قەیرانی ئاوبری کە باڵی بەسەر ئەو وڵاتی ئەمە کێشە زۆر باشە دکتۆر وای کردیانی کە خزمەتگوزاریەکان هەندێک جار وەکو پێویست نەبن لە ڕووی سنووری ئیداری جوگرافیەوە ئەو سنووری گوند و ناحیانەی کە دێنەوە سەر قەزای سۆران بۆ چارەسەر یان بۆونە بەڕێبەرایەتی تەندروستی سۆران نەخۆشخانەی ئاشتی تا چەند نەتوانێت سوود بە
دانیشتوانی گوند و ناحیەکانی دەوروبەری سۆران بگەێنێ و کامانن ئەو سنوورانەی کە دێنەوە سەر نەخۆشخانەکەیەوە. بەڵێ وەکو لە سەرەتای باوەکەش باسم کرد ئەو قەزای سۆران ناوەندی بەرێن سێ قەزای ترجگە لە قەزای سۆرانیش ئەو ناحیانەی کە سەر بە قەزای سۆران چۆنە بۆ نمونە خەلیفانە سیدەکانە هەمووی نەخۆشەکانی زیاتر سەرەتادا سەردانی ئەو نەخۆشخانەیە ئەکەن ئەگەر حاڵەتەکە پێویستی بە نەشتەرگەری ورتر یاخود پێویستی بە شتێکی وا بیتن کە لێرە بەردەست نەبێتن ئەو کاتە ڕەوانی نەخۆشخانەکانی ترکرێن لە هەولێر یاخود شوێنی دیکە. بۆیە هەموو ئەو قەزانی پێ باسم کرد چۆنمان ڕواندز مێرگە سۆرە توانم بڵێم زۆربەی کات نەخۆشەکان سەرەتا ڕەوانی ئێرە ئەکرێن چ لە حاڵەتە خێرایەکان بۆ نمونە لە حاڵەت سەواریەکان کە لە کاتی ڕووداوی ئۆتۆمبیلە سوتانی یاخودەوانی یاخود ئەو حاڵەتە ساردەکانیش کە نەخۆش پێویستی بە نەشتەرگەری یاخود پێویستی بە ئەنجامدانی قەستەرە یاخود پشکنینی ورتر هەیە لە سەرەتادا سەردانی ئەو نەخۆشخانەیە ئەکەن. ئەتوانم بشتێم نزیکەی 170 بۆ 75 ئەو نەخۆشانەی کە دێن هەر لێرە چارەسەر و ڕێکاری پێویستان بۆ ئەژیرێتە بن. بەڵام بەداخەوە تا ئێستا لەوانەیە هەندێک سپۆری زۆر ورد و باسم کرد لێرە وەکو برین ئەنجامدانی ڕێکارەکان نتوانێت بیگرینە بەر بۆیە نەکرابوون منم سەرن نەشتەرگەری دڵ بەداخۆ کە تا ئێستاش ناکرێتن هەروان نەشتەرگەری مێشک بۆ بەڕێ پشتیشی ئینشاءالله بە نیازین ماوەیەکی نزیکدا دەست بە کردنەوەی ئەو بەشار چەندە پێشتریش نزیکە دوو نەشتەرگەری بەڕێ پشت ئەنجام درا بەڵام چەند هۆکاریش تەکنیکی وای کرد کە 100 نەشتەرگەری مێشکنەکەین ئینشاءالله لە ماوەیەکی نزیک دەست بە ئەویشەکەین و ئاکەین هەروان نەشتەرگەری ئێسکوشکانیش ئەوانش بە هەمان شێوە ئینشاءالله لەوانێ بتوانم بڵێم نزیکەی 185 زیاتری ئەو حاڵەتانش کە دێن ئەوانش توانین چارەسەر بکەین و ڕەوانی شوێنەکەی. بەڵێ بە هیوای سەرکەوتن و کاری جوانتر بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بە ئومێدیەوەی کە بە ئومێدیکردنەوەی تەواوی ئەو بەشانش کە نەخۆشخانەکەتان پێویستیانە. زۆر سوپاس و بەڕێز دکتۆر کاروان دەرگەڵەیی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی لە سۆران کە ئەمڕۆ لە سۆرانەوە لەبارەی نەشتەرگەری گۆڕینی لووت و بەشێک لە خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەکەیەوە قسەی بۆ پەیامی ڕۆژ کرد. دووبارە سپاس دکتۆر. بەڵازیان پرۆگرامی ئەم ڕۆژمان بەم شێوەیە بە کۆتاگەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ.